بله سنور پیوندین درن بنا حرم و بغداد دیارکو یعنی پرسکریک هنه ریکفت ناین جی بی جی کرن اشترا بیجم دستور نای جی بی جی کرن و مجاران ام لگل میوانی خو قصه بکن محمد حسن سعدی شروفکاری سیاسی میوانی مدبه بله بخیر هاتی بریز محمد حسین محمد حسن سعدی اف problema ku di navbeyna heremê û Bexdayê de nihatê jiyandin li herêma Kurdistanê ev yek weke neheqiyekî mezin bin pêkirinek tê binavkirin tu bi xwe çawa dinirxînî birêz Sadî نعم نعم بله نعم نعم بسم الله الرحمن الرحيم بله بنای خدای گەورە و میهرەبان سەڵاوتان لەبێ و ئێوارەتان باشێ بۆ ئێوە بینەرانە بەڕێزەکانتان لە ڕاستیدا و پەیوەندیانە کە هەن لە دوای پێکهێنانی دارایی دەوڵەتەوە پەیمانیەکە بۆ هەروها حکوومەتی بەڕێز محەممەد شیا سوودانی پێکهێنرێت زیاتر پێگەیشت و تێگەشتوو بوو و هەروەها هەمانگەیەکی باشتری هەبوو هەروە شەفافتر بوو لە حکوومەتەکانی پێشتر هەرچەندە هەندێ ئالۆزی و لێک تێنەگەیشتن هەبوو ئێمە پێ دەڵێن ئێختیلافات لەوەی کە ناتێگەیشتنی هەبێ بینین بۆ کێشەکان ئەو بابەتانێکە هەن دەزانن بابەتێکیان بابەتی قانون و غازی سروشتیەوە هەروەها کەرکووکەوە هەروەها موچەکانی پێشمەرگەوە هەروەها موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم کەیسانەدا نیقاشەکان لە نێو ئیدارەی دەوڵەت لەگەڵ بەرپرسانی کورد و سونەوە شیعە ئەمان حکوومەتێکیان پێکێنەوە بابەتانیان گۆت و بێش کرد بۆ ئەوەی عملیەی سیاسی بکەوێتە سەرڕێچکەی خۆی ئەم هەماهەنگی و تێگەیشتانە گەیشتن بە خاڵی هاوبەشر لە نێوانە هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی باشە بەڕێز محەممەد ئەو خاڵە هاوبەشانی باسیەکەی لەسەر وەرەقە هەیە بەڕێکەوتن هەیە بەڵام ئەوەی ئێستا ڕۆژەڤە لە هەرێمی کوردستان ینی نەناردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستانە موچەی فەرمانبەرانە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دەڵێ ئێمە هەموو پابندیەکانی خۆمان جێبەجێ کردووە بەڵام بۆچی جار دوای جار داواکاریەکانی بەغدا زیاد دەکا بۆەوەی کە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بنێرێت نعم بله نعم نعم حقيقة أنتم أسميتموها سلفة بله لراستیدایەوە دەڵێن سلفە چییە ماناکەوێک کە ئیتیفاقێک دەکرێەوە دواتر دەنێردرێ بەڵام هەندێک ڕێککەوتن هەن کە تاوەکو ئێستا پێ نەگەیشتون کێشە هەیە کێشەی هەرێمی کوردستان لە هەناردەکردنی نەوت هەیە ئەمەش جێی نیقاشەتەوە پێستا چونکە یاسای نەفت و غاز دەرنەچووە هەروها لە نێو خۆی کەرکووکیش ئەم کێشەیە هەیە ئەم ناوچانەی کە کێشەیان لەسەر هەیە بابەتی بابەتی موچە کە زۆر باسی لێ دەکرێت لە نێو هەرێمی کوردستانداوە هەروەها ئەو بابەتانەی پارە کە دەچنەوە خەزانەی ناو دەوڵەتی حکوومەتی محەممەد شیا سوودانی دەوێ کێشەکان چارەسەر بکەوە هەروها ئیرادەیەکی سیاسیشی هەیە و هەروها ئەم سەرکردانەی سیاسی کە کوردن ئەمانیش دەیانەوێ بگەن بەڕێکەوتن بەڵام هەندێک خلافی فەنی تەکنیکی هەیە بەڵام گفتوگۆی بەردەوام هەیە لە نێوان هەردوو حکوومەت برێز محەممەد حەسەن سعدی بڵێ ئەگەر موچە بابەت برێز محەممەد حەسەن سعدی یعنی هەناردەکردنا پەترۆلا هەرێما کوردستانی نەها پرۆبلەمەکی عێراقی بخۆیە ڕێکەفتن دناوێنا هەولێر و بەغدای دەدوێ دەربارەیدا هاتیەکردن لێ ئەو ڕێکەفتن ئژعالی هەرێما کوردستانی بە تێجیبجیکردن ئژالی بەغدایی بە نایەجیبجیکردن نها ئەو مژارا گوتو دەبێژێ لەسەر تێ ئاخافتن لەسەر تشتین تەکنیکی هەنیانی هەرێما کوردستانیت هەموو واراندا پێنگا وابێتنە ژعالی بەغدایی بە ئەو ڕێکەفتن ئەو مادەیەن دەستوری ئێگو دوێ وەرن جیبجیکردن بمخابنی بێت پراتیکێدا نایەن جیبجیکردن فەرمە
نعم طبعا هناك الخلاف بين الاقليم بەڵێ کێشە لەسەر هەرێمی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کۆتایی هاتووە لەسەر بابەتی ناردنی نەوت، بەڵام ئێستا کێشەکە لە نێوان حکوومەتی عراق و تورکیا، چونکە تاوەکو ئێستا گفتوگۆیان هەیە لەسەر بابەتی ناردنی پەترۆل لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە. ئەمە گرێدرا بە حکوومەتی عراق و هەروە حکوومەتی تورکیا. ئەمە کێشەیەکی ناوخۆ نییە لە نێوان هەرێم و بەغدا بەقەدەرەوەی کە کێشەیەکە لە نێوان ئەم دوو وڵاتەدا، بەڵام بابەتی موچە بەڵێ ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانین لە کوردستانەوە پێویستە باشە تۆ باسی یاسای نەوت و گاز دەکەیت هەروەها بەردەوام بێت، بەڵام ئەمانیش یاسای بودجە هەیە، یاسای بودجە بۆ ساڵی 2023 24 25 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند کراوە. خۆتان دەزانن کە هەندێک خەڵ و مادە هەبوو، بڕگە و مادە هەبوو کە هەرێمی کوردستان ناڕازی بوو لەسەری، بەڵام لە کۆتاییدا تێپەڕێنرا بوو بە یاسای، بەڵام خۆی یاسای بودجەیە جێبەجێ ناکرێت. نعم هناك طبعا بعض الخلافات التي بەڵێ هەندێک کێشەیەکە کە هەبوون لە نێوان ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام حکوومەتی مەمەد سوودانی بەتایبەت وەزارەتی دارایی لەو بابەتانە چوون بۆ دادگای فێدرالی کە لە پەرلەمان دروست بوون، چونکە پەرلەمان سەلاحیاتی وای بەخۆیدا لە کاتی پەسەندکردنی بودجەداکەی خۆی نەبوو، هەروەها دەنگی لە سەردان و دەرگای نوێی کردەوە، چونکە ئەمان لە دەسەڵاتی ئەواندا نەبوو کە ئەم سەلاحیاتانە بە خۆیان بدەن و هەندێک مادە تێپەڕن، هەندێک شت زیاد بکەن. ئەمە لە نێو پەرلەمان بوو. دوایی ئەنجومەنی وەزیران و هەروەها وەزارەتی دارایی چوونەوە بۆ دادگای فیدرال و ئەمان بڕیاریاندا. من وەکو چاودێرێک دەبینم کە کێشەکان کێشەی تەکنیکین، کێشەی ئیدارین و ئەمان چارەسەر دەبن، چونکە ڕێکەوتنی ڕاستەوخۆ هەیە و نزیک خەڵکی موچەی خۆی وەردەگرێت. دەستخۆش، سپاس بۆ ڕوونکردنەوەکان بەڕێز محەممەد حەسەن سعدی، شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. دەستخۆش.